فەزاحەتە ئەلکترۆنیەکەی 12 ئایار و خیانەتکردن لە دەنگ و ئیرادەی هاوڵاتیان نوێترین سەروەری حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمە لە دوای ڕیفراندۆم کاتەقەی خۆشی بۆ دەکەن و ئاهەنگی بۆ دەژێڕن. ئەو ساختەکاری و فەزاحەتەی هەڵبژاردنەکان کاردانەوەی توندی چوار لایەنی سیاسی لێکەوتەوە. ئێستا ئەنجامی هەڵبژاردنەکان ڕەت دەکەنەوە و داوای دووبارە ئەنجامدانی هەڵبژاردن دەکەنەوە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش پێی وایە ئەوەی ڕوویدا بێنرخکردنی دەنگ و ئیرادەی هاوڵاتیانە و ئەنجامی دەنگدانیش ڕەت دەکەنەوە. هەموو لایەکەگرێتەوە و سوکردنی دەنگی جەماوەرە، سوکردنی دەنگی لایەنەکانە، بۆیە قەوارە سیاسەکان لەم قۆناغەیە ئەبێ هەمویان پێکەوە بێنە پێشەوە و بەم هەڵەیە بەری لێ بگرن و پێکەوە بڕیار بن کە پێداچوونەوە بە وەزعەکەیە بکرێ و سکاڵای یاسایی تۆمار کرێ هەتا بگا ئەوەی کە ئەگەر سکاڵاکان بگاتە قۆناغێک کە قەوارە سیاسەکان هاودەنگ بوون و کۆمەڵە قەوارە هەمووی ڕەتی کردەوە کۆی پرۆسەکە بە حساب نەکردن حساب بکرێ و دووبارە هەڵبژاردن ساز بکرێتەوە. هەنگاوەکانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی و یەکگرتووی ئیسلامی بۆ تۆمارکردنی سکاڵا و ناچارکردنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە تا ئەنجامەکانی دەنگدان ڕەت بکەنەوە. بۆ ئەو مەبەستەش بەڵگەی بەهێز و سەلمێنەریان لەبەردەستدایە. هاوکات هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانیش ڕای دەگەێنێت دەنگەکانیان هەڕاج و هەرزان فرۆش ناکەن و هەموو ڕێگایەکیش دەگرنە بەر بۆ گێڕانەوەی دەنگە دزراوەکانیان. ئێمە دوو ڕێگەمان لەبەردەما ڕێگەیەکیان پێڵێن هەموو ئەو ڕێگە مەدەنی و یاسایی و سیاسیانێ دەیگرینە بەر. ئێمە ئەگەر سەرکەوتوو نەبووین لە ڕێگە سیاسی و مەدەنی و یاساییەکان ئەوە هەموو ئەگەرێکی تر لەبەر دەم بزوتنەوەی گۆڕان و حیزبەکانی تر کراوە دەبێ و ئێمە دەنگی دەنگدەرەکانی خۆمان هەڕاج و هەرزان فرۆش ناکەین و ئامادەین بە گیانی خۆمان داکۆکی لە دەنگە دزراوەکانمان بکەین و دەشبێ بە سەربەرزی دەنگە دزراوەکانمان بگێڕینەوە. هیچ هێزێکی سیاسی و بە تایبەتی ئەو هێزم بە منەظەمی تەزویری کردو دڵی بەو نەتیجەیە خۆش نەبێ چونکە دوجار نەتیجەی حەقیقی و ڕاستەقینە دەرەکەوێ بە گیانی خۆمان ئامادەین داکۆکیان لێ بکەین. لا نوێترین کاردانەوەیدا سەرۆک وەزیرانی عێراق کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی ڕاستپارت تا پێداچوونەوە بۆ ئەنجامی هەڵبژاردنەکان بکات. هاوکات هەریەکە لە کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی و یەکگرتووی ئیسلامی بەرەیەکی هاوبەشیان پێکهێناوە بۆ بەدەستهێنانەوەی دەنگەکانیان. لە ئێستاشدا ئەو چوار لایەنە سیاسیە دەنگدەرەکانیان دڵنیا دەکەنەوە کە هەموو ڕێگایەک دەگرنە بەر بۆ گێڕانەوەی دەنگ و ئیرادەیان. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.